میوانێکی ئەم ماڵە بین گوڵێکی بەهاری بووچی ئەم ساڵە بین دەروێشێکی ئەم کۆڕی زیکر و حاڵە بین حاڵی خرۆشانی ڕۆح و ناڵەی عیشق و نەشئەی دیداری سەروەر و مەیل و نیازی سەفەر و کۆچ لە هەواری نادانی حاڵی ئاوابوونی خۆری ئێوارەیەکی تەمەن و هەڵاتنی سپێدەیەکی بەیانی حاڵی مناجاتی شەو و گریانی سەرقەواڵەی تەوبەی نسوح و پەشیمانی. سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان ئێمە لە ئەنجومەنی کۆمەڵی دادگەری هەستین بە ئامادەکردنی ئێوارە کۆڕێک بە بۆنەی پێشوازی مانجی ڕەمەزانی پیرۆز. مانجی ڕەمەزانی پیرۆز مانگەکە لە مانگە گەورەکانی خوای گەورە کە جیاوازە لە مانگەکانی تر. هەروەها پێویستە ئێمە لەو مانگەدا زیاتر هەوڵ بدەین عیبادەتەکانمان خواپەرستەکانمان ڕەنگمان لێ بداتەوە، زیاتر قورئان بخوێنین و هەروەها زیاتر زیکر بکەین، زیاتر خۆ بەو عیبادەتانە خەریکەین، نەک لە زیاتی ئەوەی عیبادەتەکان بکەین. بە تایبەتی ئەو لایەنەم زیاتر لۆ گەنجانە کە ئێستا هەستی پێ ئەکرێت، ئەویش خۆ مەژغولکردنە بە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە وەکو ئالوودەبوونێک لێ هاتێ لە لای گەنجان. هیوادارم گەنجەکان بە دوور بن لە زیاد بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەروەها لایەنێکی تر لایەنی بازرگانی و بازار داواکارین لە برادوکاندارەکانمان کە لەو مانگە هەوڵدەن هاوکار و یارمەتی خەڵکی بدەن، خەڵک فەقیرە، خەڵک پێویستە. بسم الله الرحمن الرحیم. مانجی ڕەمەزان یەکێکە لەو مانگانەی کە پێویستە ئینسانی موسڵمان بەخۆی دابچێتەوە و چاوێک بە 11 مانجی ڕابردوویدا بجێڕێتەوە و دەرفەتێکە مانجی ڕەمەزان بۆ گەڕانەوەی ڕاستەقینە بۆ لای خوا و ڕاستکردن لەگەڵ خوا و لەگەڵ نەفسی خۆماندا و دەرفەتێکە بۆ ئەوانەی کە کەم تەرخەم بوون و دەرفەتێکی بۆ ئەوانەی کە مسابقە دەکەن لە چاکە و چاکەکاری. خوا زیارم خوای پەروەردگار بمانگەینێتە مانجی ڕەمەزان و تەوفیقمان بدا بۆ کاری چاک و کاری چاکتر و باشتر و خوا زیاریشم خوای پەروەردگار مسلمانان لەسەر تا سەری زەوی سەر بخاتن و عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە ئینشاءالله. وەرن با لەم خستەخانە گەڕۆکەی ڕەمەزانە لە ناو ژووری بوژانەوەی ڕۆحەکانە تەدارەکی ڕۆحمان بکەین، زامی سەختی دەرمان بکەین، ڕۆحی ماندوو تا سێنراوی نەفسی بەدخوو دەیبێنەوە باڕێگەی پڕکەند و کۆسپی نێوانمان لەگەڵ خودادا پاککەینەوە، شوشەی پەنجەرەکانی دڵ چاککەینەوە، گوناهمان چەند بەلێشاو بێ وەکو کەفی سەر ئاو بێ، مادام بەدڵ پەشیمان بین کڕیاری کاڵای ئیمان بین، دڵنیابین دامان دەکا چونکە هەر خۆی بانگمان دەکا. وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون. بەڕاستی مانجی ڕەمەزان مانجی تایبەتە بە عیبادەت، مانجی نازلبوونی قورئانی پیرۆزە، جیاواز لە هەموو مانگێک بۆ عیبادەت، بۆ تەقوا، بۆ دوعا، بۆ زیکر. جا بەڕاستی لەسەر ئینسانی مسلمان پێویستە کە لەو مانگەدا هەوڵ و کۆشێکی زیاد لە پێویست بکات و عیبادەتێکی زیاد لە پێویست بکات و لە شکرانەی خوای پەروەردگار و زیکری خوای گەورە داوێت و لە خوێندنی قورئان و هەوڵ بدات کە ئەو مانگە بە کاملیان سەرف بکات لە قورئان خوێندن و زیکری خوای گەورە، چونکە مانگێکی تایبەتە و مانجی نازلبوونی قورئانی پیرۆزە و بەڕاستی مانگێکیشە تیایدا کە لە بابەتیکردنی عیبادەت و خوێندنی قورئانی پیرۆزدا مانگێکە زۆر تایبەتە. جا بەڕاستی پێویستە لەسەرمان کە هەوڵدێن لەو مانگەدا بتوانین کاتەکانمان تەرخان بکەین بۆ خوێندنی قورئانی پیرۆز و زیکری خوای گەورە و لە هەمان کاتیشدا هەوڵ بدەین کە چاکەیەکی زۆر بکەین، چونکە مانگێکی زۆر تایبەتە کە بە زیکر، بە تاعات، بە عیبادەت، بە چاکە، بە خواپەرستی. وەک دەرێمە لە پێشوازی مانگێکی پیرۆزداینا زۆر گرنگە مرۆڤی مسلمان لەم مانگە پیرۆزەدا بە شێوەیەکی چاک خۆی ئامادە بکات و پلانی هەبێت، بێگومان هیچ ساتێک بە فڕۆ نەدات لە پەرستشەکان تایبەتی نوێژی جەماعەت و هەروەها خوێندنی قورئان. وەلایەنێکی تر کە زۆر گرنگە بەڕاستی برا دوکاندارەکان کەەوە زۆر گرنگە ئەم هەڵە بقۆزنەوە زیاتر لە بازار بە تایبەتی خوانەخواستە احتیکار نەکەن، شتەکانیان نەشارنەوە یان گران نەکەن، لەم مانگەدا دەرفەت بقۆزنەوە زیاتر کەوە خێر و خێرات بکەن کە خێر و سەدەقاتەکانیان زیاتر شوێنی خۆی ئەگرێت.